App list. Item 1 of 19. Apps. در ڕۆشنبیری و تەکنەلۆجیەوە ئێمە زۆر هەژارین، لە ڕووی کتێبخانەوە هەژارین، بەڵام لە ڕووی ئەو شتانەی کە بێکەڵک و بێسوودە زۆر دەوڵەمەند و گرنگی پێدەرین. ئەمڕۆ گەڕام بە دوای ئەوەیە چۆن ئەم دەنگە لابم لەسەر ئەم تەلەڤیزیۆنە زین چۆن ئەو دەنگە لابین، بەڵام لە هیچ شوێنێکا لە گۆگڵ لە یوتیوب دەستم نەکەوت، بۆیە بیرم لەوە کردەوە من ئەم فێرکاریە دابنێم بۆی کە کەسێک تووشیم گرفتە بوو چارەسەری بکات. Go to settings. Button. ڕاستی Promotion. بێزارکەرە Trending now. Item 1 of 16. App list. Item 2 بۆ of ئێمە 19. ڕەنگە کەسانێکی سادی لێ بکەن، ڕەنگە کەسانێک کە بیناییان باش نییە یا نابینان ئەمە ڕێگە چارێکی باش بێ Prime بۆی کە Video. بتوان تەلەڤیزۆن بەکاربێنن. Netflix. Web browser. Home dashboard. Trending now. Item 1 of 16. Recent promotion. ئێستا هەڵەسیم لە چارەسەرکردنی ئەم بابەتە بۆ لێرا بۆتان دانێن. Go to بەچینە settings. سیتینگ Button. ماکەینەوە Quick settings. Game optimizer. All settings. ئێنە ئێرە ئەمە Loading. داگرین. Go to settings. Button. Picture. Sound. ئێستا جەنەڕاڵ General. AI service. Program. System. Accessibility. Accessibility. Audio guidance on. ئەم بەشەی سەرۆکە دیاری کراوە داگرین. Audio guidance. Audio guidance. On. جارێکتر داگرین ئەوە کێشەکە حل بوو بە هیوایەوەی کە سووتان لێوەرگرتە بێت.